ئەم کاتتان باش زۆر سوپاس بۆ هاتنتان لێژنەی باڵای ئەمنی سەرپەرشتی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان ئەمڕۆ لە دیوانی وەزارەتی ناوخۆ کۆبوونەوەیەکی دیکەی ئەنجامدا. کۆبوونەوەکە بە سەرپەرشتی ڕێزار وەزیری ناوخۆ و ئامادەبوونی ئەندامانی لێژنە کە پارێزگار و سەرپەرشتیاری ئیدارە سەربەخۆکان و بەرپرسانی دام و دەستگا ئەمنیەکانی هەرێمی کوردستان وەکو پۆلیس و پۆلیسی هاتوچۆ و بەرگری شارستانی و هێزەکانی فەرماندەی پێشمەرگەی زێرەبانی فەرماندەی پێشمەرگەی بەرگری و فریاکەوتن لەگەڵ نوێنەری وەزارەتی پێشمەرگە. لە سەرەتادا جەنابی وەزیری ناوخۆ ستایشی ڕۆڵی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی کرد کە لە ماوەی ڕابردوو ئامادەکاریە تەکنیکیەکانی هەڵبژاردنەکانی پەرلەمانی هەرێمی کوردستانی بەباشی بەڕێوە بردووە بە سەرکەوتوانە ناوی کاندیدەکان چێکراوە، ناوەکان ڕاگەیەنراون تا گەیشتنە ئەوەی کە کەمپەینی هەڵبژاردنەکان لە ڕۆژی 25 سێپتەمبەر بە شێوەیەکی باش دەست پێ بکە. خاڵێکی دیکە تایبەت بوو بە ئامادەکاری ئەمنیەکان و سوپاسی هێزە ئەمنیەکانی کرد کە تا ئێستا کە ئەمڕۆ 29 مانگە 4 ڕۆژ بەسەر کەمپەینەکە دەستی پێکردووە، هیچ حاڵەتێکی نەخوازرا و ڕووی نەداوە و ئومێدمان وایە کە کەمپەینێکی هێمن بەرپرسیارانە بەڕێوە بچێت. داوا کرا کە هێزە سیاسیەکان کاندیدەکان کەناڵەکانی ڕاگەاندن بە شێوەیەکی بەرپرسیارانە لە ئاستی بایەخ و گرنگی هەڵبژاردن بۆ هەر پرۆسەیەکی دیموکراسی مامەڵە بکەن. حیزبە سیاسیەکان کاندیدەکان لە ئێستا چێبڕچەی یەکتری دەکەن، بەڵام هەمویان کەسوکاری یەکترین لە وڵاتە. لە دوای تەواوبوونی هەڵبژاردن ئەوەی دەردەچێت پیرۆزی بێ و دەچێتە پەرلەمان و بەشدار دەبێت لە پێکێنانی کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستان. بۆیە داوا کرا کە خۆیان دوور بگرن لە بڵاوکردنەوەی گوتاری ڕق و کینە و یەکتر ناشرینکردن. هەڵبژاردن یەکەم جار نییە بەڕێزان لە هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت. ئێمە لە 92 سەرکارمان لەگەڵ هەڵبژاردن هەیە، بۆیە ئومێد وایە و چاوەڕوان دەکرێت لە هەموو لایەک لە ئاستی بەرپرسیارەتی بن. کۆبوونەوە جەختی لەوە کردەوە کە هێزە ئەمنیەکان لێژنەی باڵای ئەمنی بەرپرسیارەتی خۆی جێبەجێ دەکات لە پاراستنی بنکەکانی دەنگدان، لە پاراستنی هاوڵاتیان بۆی بڕۆن دەنگ بدەن و بگەڕێنەوە و بە ئازادیش دەنگ بدەن. یعنی بەرپرسیارەتی ئێمەیە کە هاوڵاتی بە سەلامەتی بڕواتە دەنگدان، بە ئازادی دەنگ بدە و بە سەلامەتی بگەڕێتەوە. جەختی زۆر لەسەر ئەوە کرا کە هاوڵاتی بە ئازادانە بچێتە دەنگدان. هەر بۆیە لێژنەی باڵای ئەمنی بە سەرپەرشتیار و کۆی ئەندامان بڕیاریدا کە لە دەنگدانی تایبەت و لە دەنگدانی گشتی قەدەغەیە مۆبایلی زیرەک و کامێرا بڕواتە بنکەکانی دەنگدان، جگە لەو ڕۆژنامەنووس و پەیامنێرانەی کە باجی کۆمیسیۆنیان پێیە. دەنگدەر ناتوانێت کامێرا یان مۆبایلێکی زیرەکە کامێرەی پێوە بێ بیباتە دەنگدان. ئەمەش لە پێناوی ئەوەی کە کەس هاوڵاتی ناچار نەکە ڕسمی دەنگەکەی بگرێن. لێژنە بڕیاری دەکە هاوڵاتی دەبێت ئازاد بێ، وەکەوەی کە مەبدە لە کوردستان خەڵک دەبێت بە ئازادی دەنگ بدە، بە ئازادی دەنگ بە هەر لیستێک دەدا، لە ناو لیستەکەش بە ئازادی دەنگ بە هەر کاندیدێک دەدا. ئەمە خاڵی زۆر جەوهەری و گرنگ بوو لە ناو کۆبوونەوەکە. کۆمەڵێک بابەتی دیکە بەڕێزان باس کران. مەسەلەی جەخت لەوە کراوە کە پرۆسەی گواستنەوەی میمۆری دەنگدان پێویستەوە کۆی لە کۆبوونەوەی یەکەمی لێژنەی باڵای ئەمنی باس لێوە کرا، زۆر بە شێوازێکی پرۆفێسیۆناڵانە بەو ڕێگایی کە بدرێکە دەنجی هاوڵاتیانی هەرێمی کوردستان پارێزراوە، کەس بۆی نییە دەستکاری بکە. بۆیە ئەم پرۆسەیە بەو شێوەیە کە پلانی ئەمنی دایناوە دەگوازرێتەوە. میمۆریەکان دواتر تەنیا ڕێگەی ئاسمانیەوە دەفرۆشخانەی نێودەوڵەتی بێت بە ئامادەبوونی نوێنەری هەموو پیانە سیاسەکان دەگوازرێتەوە بۆ بەغدا. هاتوچۆ ئاسایی دەبێت بەڕێزان. ئەمە خاڵێکی دیکە بوو. هەڵبژاردن و دیموکراسی لە هەرێمی کوردستان مامەڵەی لەگەڵ دەکرێت. هاوڵاتیان لە گواستنەوە هاتوچۆ لە نێوان شارەکانی هەرێمی کوردستان و شارەکانی دیکە عێراق هاتنەوەش لە دەرەوە بۆ هەرێمی کوردستان ئازادەوە
خانە و خاڵە سنوورەکان بەکراوەی دەمێننەوە. باس لەوە کرا کە هەر ڕۆژنامەنووسێک یان هەر پەیامنێرێک پێویستە باجی کۆمیسیۆنی هەبێ و ئەو بازە دەبێ بازێکی ڕێگە پێدراوە بێ و بازێک بێ کە لەلایەن کۆمیسیۆنەوە دروستکرا بێ و بازی ئەسلیش بێ بەبێ باج هیچ کەسێک ناتوانێت بچێتە ناو بنکەکانی دەنگدان. وەکو باسم کرد لە ڕووی ئەمنیشەوە پلانی ئەمنی چۆنەتی پاراستنی بنکەکان خرایە ڕوو کە لەکوێ دەبێ و هەروەها جاریش جەخت لەوە کرایەوە کە لێژنەی لاوەچی کە لە پارێزگاوی دارە سەربەخۆکان پێکێنراوە ئەوانیش بارچی خۆیان هەڵدەستن بۆ وردەکاریەکانی دیکەی ئامادەکاریەکانی هەڵبژاردن کە لەکوێ بۆ نمونە مەمنوعە کەمپین بکرێ نابێ کەمپین ببێتەوە هۆکاری تێکدانی شیرازەی ژیانی ئاسایی خەڵک ئەمنەتی خەڵک کار و کەسابەتی خەڵک نابێت تێک بدرێ ئەمە بێگومان ئەرکەکانی لیژنەی لاوەچیە. لە کۆتاییدا هەمومان بە دڵخۆشیش زۆرەوە چاوەڕە دەکەین کە کەمپینێکی هێمن کەمپینێکی بەرپرسیارانە کەمپینێکی ئازاد کەمپینێک کە دەرفەتی ئازادی بانگشە و ئازادی بڵاوکردنەوەی دەنجی خۆی و بەرنامەی هەڵبژاردن بۆ هەموو لایەک فراهم بێت چونکە ئەمە وەکو وەزارەتی ناوخۆ حکومەت هەرێمی کوردستان ئەو ئەرکە لە ئەستۆی ئەمەیە کە کەس ڕێگری لێ نەکرێن کە کەس پۆستەرەکانی نەدڕێنرێ کە کەس هیچ شوێنێک بۆ نمونە قۆرخ نەکرێ بۆ هیچ کاندیدێک بۆ هیچ کێنەی سیاسی چونکە بەرنامەکە وایە کە هەڵبژاردنەکە هەڵبژاردنێکی ئازادە دەرفەتەکە دەرفەتێکی یەکسان و دەرفەتێکی ئازادە بۆ هەمووان. بەڵێ هێزێکی سیاسی کارمەندانی وەزارەتی ناوخۆ بەکاردێنێ بۆ بانگشە هەڵبژاردن وە لە چەند ڕۆژی ڕابردووشما ئەومان بینی بەیانی ئەو وەزارەتی ناوخۆ چییە لەبارەیەوە لە چەند ڕۆژی ڕابردووە هەر ئەو هێزە سیاسیە کارمەندانی خۆی تێستی هەڵبژاردنی پێکرد زانیاریشی ئەوە هەیە ئەو هیچ زانیاریشیان لەو بارەیەوە هەیە؟ يعني باز دواکرێت کە لە بەشێکی شار و شارۆچکانی هەرێمی کوردستان بەشێک لە هێزەمیەکان لەژێر فشاردان شاری لایەنە سیاسیەکان ئەوانەی کە لە دەسەڵاتی بووی کە کاردێکدانی لێوەرەگیرێ و شارە بە زۆر داوای پێکردن بدەن ئەمە تا چەند ڕاستە؟ بەڕێزان دەنگدان وەکو باسمان کرد پرۆسەیەکی ئازادە هاوڵاتی هەرێمی کوردستان هاوڵاتیی هۆشیار هاوڵاتیی ئازادە خۆی دەزانێت دەنگ بەچێ دەدا لە ناو هەر لیستێکیش دەنگ بە کام کاندید دەدا هیچ هێزێک ناتوانێت کەس ناچارکە دەنگ بەچێ بدا و هیچ هێزێک نییە بزانێ دەنگی هاوڵاتی لە ڕۆژی دەنگدانا بەچێ درراوە لەبەرەوەی جەخت لەوە دەکەنەوە کە هاوڵاتیان بە ئازادی خۆیان لە ڕۆژی دەنگدانە دەنگ بدەن و لە کەسیش قبول نەکەن داوایان لێ بکە بۆیان بسەلمێنێ کە دەنگی بەچێ داوە چونکە هەڵبژاردن پرۆسەیەکی ئازادە دەنگدان مافێکی گرنگی سەرەتایی و مافێکی سیاسی گرنگی هەر هاوڵاتیەکە بۆی هاوڵاتیان بە ئازادی دەنگ دەدەن. کارمەندانی دام و دەستگاکانی دەوڵەت کاتێک وەکو هاوڵاتی هەڵسوکەوت دەکەن ئازادن لەوەی بۆ خۆیان هەرکیانێک هەر لیستێک هەڵبژێرن بەڵام بەجلی ڕسمیەوە هیچ کەسێک بۆی نییە دەخالت لەوە بکە کە هێزە ئەمنیەکان یان کارمەندانی دەوڵەت بۆ چ لایەنێک دەنگ دەدەن. کارمەندانی دەوڵەت وەکو هاوڵاتی ئازادن لەوەی خۆیان لە ڕۆژی دەنگدانە دەنگ بەچێ بدەن. سزاکان زۆر باس کران سەرپێکی کاران کاندیدێک کە سەرپێکی ڕێنمایەکان یاساکانی کۆمیسیۆن بکات سزاکە دەداتە ئەو ئاستەی کە دەنگەکەی هەڵبوشە بێتەوە ئەمە یەک دوو ئەمە پەیوەندی بە کۆمیسیۆنێ بەڕاستی من کۆمنتم لەسەرەوە پرسیاری دووەم گرژی و ئاوازەکانی نێوان ئێران و ئیسرائیل و پەڕینەوەی توشی ئاگرت بۆ عێراق کاریگەری دەبێت لەسەر دواخستنی وادەی هەڵبژاردن. ئێمە هیوادار نین تەبعاً ئەو پەرسەندانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە بگاتە هیچ شوێنێکی دیکە وەکو لێژنەی ئەمنی باردۆخی هەرێمی کوردستان سەتاسەد ئارامە لە هەموو ئەو ڕێک لە خاڵەکانەوە بوو کە پێویستە ئێمە ئەحداسیاتی هەر بنکەیەکی دەنگدان لە ڕووی دەرەجەی ئەمنیەتەوە بدەینە کۆمیسیۆن لایەنە ئەمنیەکان ڕاستپێردران کە چەکی هەموو بنکەکان و ئەحداسیاتی بنکەکانی دەنگدان بکەن هەتا ئەو دەمەی کە ئێمە قسەی لێ دەکەین هەڵبژاردن لە 20 ئۆکتۆبەری 2024 بەڕێوە دەچێت و هیچ ئاماژەیەک نییە بۆ ئەوەی کە هەڵبژاردن خوا نەخواسە دوا بخرێ یان پریشی ئەو تند و تیژانە بگوازرێتەوە بۆ عێراق. هیوا دەخوازین بارودۆخی هەرێمی کوردستان و عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئامن بێت چونکە ئەمە لە بەرژەوەندی خەڵک و لە بەرژەوەندی گشتیە.
دکتۆر من لەوی سەردار زۆمی سەبارەتەوەی کە نمایشگەشی هەڵبژاردن کردنسی کردووە بابەتی سەرپێچی نەمڕۆ کۆمیسیۆن باسی لێوە کرد چوارد سەرپێچیانەیە وەکو وەزارەتی ناوخۆ هەندێک لە کاندیدەکان پێشتیش ئاگادارکرابوونەوە کە پۆستەرەکان ئەگەر لە ناوەڕاستی شەقامەکانیش بین هەردوو دوورگەکەدا نەنێن ئەوە هێماکان نەشارنەوە بەشێکی شەقامەکان هێماکانی زۆری هاتوچۆ شاردراوەتەوە يعني شوفير ده سريع بينولي تابلوت زوري تدايا شوفير سريع تكتو باش كي زوري بوستر كان هو في مال دانجام و يعني كي زرو اوتوموبيل كرتوا يعني او بانكو بوستران جون تيجي مكلا او كوزاتينا او بابتي امي لا يوتشي بوا اما برزان دالا كانديدا برزكان دكين كمراعاتي سلامتي گشتي بكن او شوێنانەی پۆستەرەکانیان لێ دادنێن تۆزێک دوور بێ لە شەقام چووکە لە چەند ڕۆژ ڕابردوو بینیمان کە هەندێک زیانی دارایی بەرهەندی خەڵک کەوتووە ئێمە وەکو هێزەکانی وەزارەتی ناوخۆ هەتا بکرێ خۆیان دوور دەگرن لەوەی دەستکاری هیچ پۆستەرێک بکەن ئیلا ئەگەر بۆ نمونە کەوت بێتە ناو شەقام پۆلیسی هاتوچۆ وەکو مافی خۆی دووری دەخاتەوە دەیخاتە شوێنێکی ئارامتر ئێمە بۆ ئەوەی بێلاینی خۆمان وەکو حکوومەت لە پرۆسەکە ببارێزین دوور دەبین لەوەی دەستکاری گواستنەوەی هیچ پۆستەرێک بکەین بەڵام داوا دەکەین لە کیانە سیاسەکان لە کاندیدەکان خۆیان لە پێناوی سەلامەتی خوشکبراکانی خۆیان کە لەسەر شەقامن پۆستەرەکانیان لە شوێنی ئامندا بنێن بڵێ ئێمە بەڕێزان ئەگەر ئەوەی متابعی هەڵمەتەکانی هەڵبژاردن لە هەموو دنیا دەکا هەڵمەتی هەڵبژاردن بریتە لەوەی تۆ بانگەشە بۆ لەیلای خۆت بکەی و هەوڵ بدەی لەیلای خەڵکی تر جوان پیشان نەدەی تا ئەو کاتەی هەڵمەتەکان بە شێوەی هێمنانەیە تا ئەو کاتەی توندوتیژی تێدا بەکار ناهێنرێ کارێکی ئاساییە لە هەموو دنیا هەیە ئێمە هێزەکانی پۆلیس ڕاست پێدراون لە هەر شوێنێ خوانەخواستە گرژی هەبێ نێوەنگیری بکەن و ئەوانەی دانەوێت توندوتیژی بکەن ئیزاعەتی یاساییان لەگەڵ بکرێن بەگشتی لە چەند ڕۆژی ڕابردوو هەڵمەتەکان زۆر بەباشی تا ئێستا بەڕێوە چوون گلەیەکی وا نەبووە کە شایانی ئەوە بێ ملاحەزە لەسەر پرۆسەکە دروست بووێ وەکو باسم کرد ئێمە یەکەم جارنی هەڵبژاردن دەکەین هەڵبژاردننی زۆر سەختتریش لەوەی ئێستا هەیە بەڕێوە چێ لە کوردستان و هەموو لایەنیش بە خۆشحاڵی و بە سەلامەتیەوە لێی دەچوون زۆر سپاسم دەکەم چی ڕێنمایەکتان هەیە بۆ حیزب و لایەنەکان دەرگای هەڵبژاردن هەموو هەڵبژاردنێک کە لایەنێک قریباتەوە یاخود لایەنەکەی دیگە تەقیەکی پێڵەن تەقی خۆشی چی ڕێنمایەکتان هەیە بۆ ئەوەی کە ئەم حاڵەتە توانە نەبێت هاوڵاتی نەبێت بە قوربان بەڕێزان ئەوەی پەیوەندی بە هەڵگرتنی چەک و کەژاوە بە چەک و خۆهەڵکێشان و هاتنە سەر شەقام بە چەک و دواتر تەقی خۆشی لە دوای ئەنجامەکانی هەڵبژاردن هەرچەندە هێشتا زووە باسی و بابەتە بکرێن بەڵام ئەمە یاسایەکمان هەیە یاسای ژمارە 2 ساڵی 2022 پێ دەڵێن یاسای چەک هەر کەسێک چەک هەڵگری هەر کەسێک تەقە بکە هەر کەسێک نمایش بکات چەکی پێ لە ناو بازار بگیرێ بە ژێرەی مادەی 15 لە یاسای ژمارە 2 دەدرێتە دادگا و سزایەکی تون تێ بۆ بابەتە بۆیە تکام وایە بۆ هاوڵاتیان یاریمی کوردستان خۆیان لە هەڵگرتنی چەک و لە تەقەکردن و لە بابەتانە ببارێزن چەند گرتە ویدیۆێک وا بکەوە کە چەند پۆستەرێک بەردەکەوە سەر چەند ئۆتۆمبیلێک بووە بەسەر خەڵکیدا بەردەکەوە ئەوقاتان دەتوان لە بنکانی پۆلیسیەکان کاندیدەکان دەکرێت لە حەزبەکە دەکرێت لە چێ دەکرێت داوامان کرد کە کاندیدەکان و هێزە سیاسەکان پۆستەرەکانیان لە شوێنی سەلامەت دابنێن هەر کەسێک زیانی بەرکەوێ بێگومان دەتوانی لە محکەمەی مەدەنی داوای مافی خۆی بکە بە تایبەتەوەی زیانی مادی پێگەیشتووە هیوامان وایە لە شوێنی باش دابنێن کە زیانی پێ نەگا و زۆر سپاسم